دانیشتوانی شاری کەرکووکی دەوڵەمەند بە سامانی سروشتی کە لە ڕووی ئابووریەوە لە دۆخێکی باش دانین وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن لە نێوان بەرداشتی بەغدا و هەرێمی کوردستاندا گیریان خواردووە و داوا لە هەردوو لا دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانی شارەکە پێک بێن. داواکارین لە حکوومەت یاریمی کوردستان کە بە هانای ئەم خەڵکەوە بێ بۆ خەڵک لە ژێر فشارایە لە ژێر قەیرانی داراییایە خەڵک بێ ئیشە بێ کەسابەتە. پێشتر ناوچەکانی ڕۆژەڵات و باشووری کەرکووک لە ژێر کۆنتڕۆڵی سوپای عێراقدا بوو، بەڵام هاتنی داعش سوپای عێراقی لە ناوچەکە هەڵوەراند و پێشمەرگە چووە ناوچەکە و لە ئێستادا ئەمنیەتی کەرکووک لەلایەن پێشمەرگەوە دەپارێزرێت. کەرکووک وەکو پارێزگاکانی تر نییە. داعش 20 کیلۆمتر لە سنوورەکانمانەوە دوورە و خەندەق باشترین کارە کە بۆ پارێزگاریکردن لە خەڵکی کەرکووک کراوە. بە کورد و عەرەب و تورکمانەوە ئێمە براین. من تورکمان برامە، کورد باوکمە و جیاوازی نییە. پێشمەرگە کە ئەرکی پاراستنی کەرکووک و زۆر ناوچەی تری گرتووەتە ئەستۆ لە ڕووی داراییەوە لە دۆخێکی خراپدایە کە محەممەد یەکێکە لەو پێشمەرگانەی لە پاڵ کارەکەیدا بۆ پەیداکردنی بژێوی ژیانی بە ناچاری کاری پینەدۆزی دەکات. وەڵی لە عەبادی داواکەمەوە بەس ئەو مەعاشە بنێری ڕەجای خوای لێکم خۆ منش وەکاکە ئەو جوندەی عێراقی ئەوە تا منش وەک ئەوە دیفاعەکەمەوە ئێمە نەبێ کەرکووک سەیداعشی تای نەبوو پێم عیبە بلێمەوەندە مەعاش خۆ منش کاکە پێشمەرگەی داماوە چی بکە. بەشێک لە دانیشتوانی کەرکووکیش لە خەمی ئەمنیەتی ناوچەکەیاندا بەخوا لە ماڵ 6 مەخزنمەیە هەر بڵێ ئەوەتە لێرێ ئەوە هەموویە بە سمو ئامادەم بە ناوی خوا بەڕاستی بە دڵ پێتەڵم نابەت شتێک من کوردم و ئاوارەشم تەرحیلی هەولێر بوومە ئێستا ئەوە مدەتێک هاتوومەتەوە ئێرە حەوت کچمەیە بەخوا خەڵکیم کەرکووکەم دەستی عەرزم نییەوە پێت بڵێم من بەس لەو خۆیان ترسم بەخوا ئێستا ئامادەم حزب پێم بڵێ پارتی بێشێتی بە بڵێ خۆت ئامادەکە کوردی ئەڵم یەڵڵا. پێکاتەکانی کەرکووک پێکەوە دەژین و خۆیان دەڵێن سیاسیەکان ناکۆکی لە نێوانیاندا دروست نەکەن. شکر بۆ خوا کەرکووک هێورە. کەرکووک پارێزگایەکی جیاوازە لە پارێزگاکانی ترکە هەموو پێکاتەکانی کورد و عەرەب و تورکمانی تێدایە. چارەنووسی شاری کەرکووک لە ئێستادا بە هەڵپەسێردراوی ماوەتەوە. هەرێم بە بەشێک لە هەرێم و بەغداش بە عێراقی بچووک ناوی دەبات و بەشێکی تریش داوای بە هەرێمکردنی دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.